پەرلەمانی کوردستان یەکەم دانیشتنی لەسەر هەموارکردنەوەی یاسای ماف و ئیمتیازاتی کەمەندامان و خاوەن پێداویستی تایبەت ئەنجامدا. بەڵام ڕێکخراوە خاوەن پێداویستیەکان نیگەرانن لەوەی لەم بابەتەدا هیچ پرس و ڕاوێژێک بەوان نەکراوە. ئەوان دەڵێن پەرلەمانی کوردستان بۆی نییە بەبێ ئاگاداری و ئامادەبوونی نوێنەری ئەوان دەست بۆ هەموارکردنەوەی یاساکە ببات، چونکە کەمەندامان خۆیان باشتر دەزانن چی بۆیان باش و گونجاو و پێویستە لە یاساکەدا جێگیر بکرێت. ئێمە وەکو ڕێکخراوی چێتی کەمەندامانی کوردستان بە نوێنەراتی کەمەندامان حەزم کرد ئەوەتان پێ بڵێم بە خەڵکی کوردستان بڵێم دیارە بەپێی ئەو هەواڵانەی کە بەدەست من گەیشتووە ئەمڕۆ لە پەرلەمانی کوردستان بڕیار لەسەر هەمواری یاسای کەمەندامانی ساڵی 22 یاسای ژمارە 22 ساڵی 2011 ئەدرێ کە یاسایەکمان هەیە گوایە ئەم یاسایە هەموارەکرێتەوە. بەڵام ئەوەی کە جێی سەیر و سەمەرەیە، ئەوەی کە جێی داخە، ئەوەی کە بەڕاستی شەکە لەو شتانەی کە چاوەڕوان نەکراوە، ئەم یاسایە هەموار ئەکرێتەوە و هەموارەکەشیان نووسیوە و ئەمڕۆ لە پەرلەمانی کوردستان قسەی لەسەر ئەکەن و بڕیاری لەسەر ئەدەن بێ ئەوەی لە کوی 4 محافەزەی هەرێمی کوردستان ئەم هەموو ڕێکخراوە کەمەندامیە هەیە، زیاتر لە 30 بۆ 37 ڕێکخراوی کەمەندامی هەیە، پرس بە یەک ڕێکخراوی کەمەندامی نەکراوە. یاسای ژمارە 22 ساڵی 2011 تایبەت بە ماف و ئیمتیازاتی کەمەندامان و خاوەن پێداویستی تایبەت بۆ هاوکاریکردن و ڕێخستنی مافەکانی کەمەندامان دەرچووە. بەڵام ئێستا بەهۆی کەموکوڕی و گۆڕانکاریەکان بڕیارە جارێکی دیکە هەموار بکرێتەوە. پەرلەمانتارێک دەڵێت خاوەن پێداویستە تایبەتەکان مافی خۆیانە قسەی خۆیان هەبێت لەسەر هەمواری یاساکە و پێویست بوو نوێنەریان لە پەرلەمان ئامادە بووایە. ئەو تێبینی و سەرنجانەی هەیەە پێویستە بە هەند وەربگیرێت و لە هەمواری یاساکە سوودی لێ ببیندرێت. لە پەرلەمانی کوردستان ئەو پرۆژە یاسای هەمواری یاسای ماف و ئیمتیازاتی کەم ئەندامان دیارە پەسەند دەکرێت، ئیمڕۆ دەنجی لەسەر دەدرێت و لیژنەی تایبەتمەند ڕاست پێدرابوون بۆ نووسینی راپۆرت. دەبوو لیژنەی تایبەتمەند بە ئەرچی خۆی هەستێ پرس و ڕاوێژێک بە کۆمەڵی کەم ئەندامان بکە، هەر کەم ئەندامان و خاوەن پێداویستی تایبەت و کورتە باڵاکان، چونکە ئەوان زیاتر تعبیر لە ژان و معاناتی خۆیان دەکەن، بۆیە دەبوو پرسێک بە ئەوان بکرا بە بەرمەبنای خواست و داواکاری ئەوان. ئەم هەموارە ئیمڕۆ دەنجی لەسەر درابە. خۆی لیژنەی مافی مرۆڤ دەبوو ئەوان بانکهێشت بکە، یاخودیان وەڕکشۆ بکە، یاخود پرسێک بە ئەوان بکە کە پرس نەکراوە، ئەوان بانکهێشت نەکراون، تەکید ئەم یاسایە بە کەموکوڕیەوە دەردەچێت، چونکە ئەوان زیاتر دەتوان تعبیر لە ژان و ناسۆری خۆیان بکەن. هەر بۆیە من ئیمڕۆ دەنگم ئەوە چەند مادە داین لەسەرکرا دەنگم پێی نەدا. پەرلەمانی کوردستان لە دانیشتنی یاسایی ژمارە 23 ساڵی 2011 بڕیاری دەرچوونی ئەم یاسایی داوە. بەدەنگی 65 ئەندامی پەرلەمان پەسەند کرا. بەڵام خاوەن پێداویستە تایبەتەکان ڕخنەی زۆریان لە یاساکە هەیە و پێیان وایە کەمترین مافەکانی کەم ئەندامانی تێدا بەردەستە کراوە. بۆیە دەڵێن ڕێگە نادەن هەمواری یاساکەش بە هەمان شێوە بەبێ پرس و ڕاوێژی ئەوان بڕیاری لەسەر بدرێت و ئەگەر پێشنیارەکانیان بە هەند وەرنەگیرێت خۆپیشاندان ئەنجام دەدەن. ڕامیار عوسمان، کەناڵی پێام، سلێمانی.